ئەمڕۆ ڕۆژی جیهانی پەنابەرانە. هەموو ساڵێک 20 حوزەیران وەک ڕۆژی جیهانی پەنابەران دیاری کراوە. ئەم یاداش بۆ هۆشیارکردنەوەی خەڵکە لە دۆخی نالەباری پەنابەران لە سەرانسەری جیهاندا. ڕۆژی جیهانی پەنابەران لە ساڵی 2000ەوە لەلایەن کۆمەڵی گشتی نەتەوە یەکگرتوەکانەوە بەڕیاری لێدراوە و لەلایەن وڵاتان ڕێکخرا و کەسانی جۆرا و جۆر لە سەرانسەری جیهاندا یادی دەکرێتەوە. پەنابەران قوربانی دەستی جەنگ و شەڕی ناوخۆ و حکوومەتە گەندەڵەکانن، نەبوونی دەرفەتی یەکسان و بێکاری و جیاوازی چینایەتی هۆکارێکی گرنگن بۆ ئەوەی مرۆڤ بکەن بە پەنابەر و لە خاک و نیشتیمانی خۆی دوورکەوێتەوە. لە ساڵی 2011ەوە لە عێراق و سووریا نزیکەی 16 میلیۆن کەس ئاوارەی هەندەران و وڵاتانی دراوسێ بوون. ئەم ژمارەیە لە پەنابەر دقیق پێناسەی دۆخی سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی ئەم وڵاتانەیە. هەرێمی کوردستانیش هەر لە سەرەتای دەستپێکردنەوەی شۆڕشی تازە تاوەکو ئەمڕۆ بەردەوام پەناهەندەی وڵاتانن. ئەم ژمارەیەش لە سەرەتای شەڕی داعشەوە ڕۆژ بە ڕۆژ لە هەڵکشاندایە، بە تایبەت لە گوند و شارۆچکەکان بەهۆی نەبوونی خزمەتگوزاری و بێکاریەوە فراوانترە. لێرەدا ئێمە بەگوێرەی راپۆرتی ڕێکخراوە نێودەوڵەتیەکان باسی دۆخی پەنابەرانی هەرێمی کوردستان دەکەین. بەپێی ئاماری ڕێکخراوی نەتەوە یەکگرتوەکان بۆ کاروباری پەنابەران، ژمارەی پەنابەرانی هەرێمی کوردستان و عێراق ئەوانەی کە خۆیان ناونووس کردووە و داوای مافی پەنابەریەتی نێودەوڵەتیان کردووە لە هەرێک لا وڵاتانی تورکیا، لوبنان، میسر، ئوردون، سووریا بریتیە لە 276,000 پەنابەر کە ئەم ژمارەیە ڕۆژانە ڕووی لە زیادبوونە. هەروەها ئاماژە بەوەش کراوە کە لەو ژمارەیە 38,000 پەنابەریان پێویستیان بە ڕەوانەکردنا بۆ وڵاتانی سێیەم. هەروەها بەپێی ئاماری فەرمی سەرۆکایەتی کۆچ و کۆچبەرانی تورکیاش لە کۆی 330,000 پەنابەر کە داوای مافی پەنابەریەتی نێودەوڵەتیان کردووە لە ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان، زیاتر لە 147,000 پەنابەریان پەنابەرانی هەرێمی کوردستان و عێراقن. بەڵام بەداخەوە ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان بۆ کاروباری پەنابەران زیاتر لە 5 ساڵە کەیسی پەنابەرانی هەرێمی کوردستان و عێراقی بە ڕێژەی لە 99 پشتگوێ خستووە و کار لەسەر کەیسەکانیان ناکەن و پرۆسەی ڕەوانەکردنیانی بۆ وڵاتانی سێیەم ڕاگرتووە. لە تورکیا کە زۆرترین ڕێژەی پەنابەرانی هەرێمی کوردستان و عێراقی لێیە، زۆربەیان زیاتر لە 5 ساڵە لە چاوەڕوانیدان. لە ساڵی 2022دا لە کۆی زیاتر لە 147,000 پەنابەر تەنها 511 پەنابەر ڕەوانەی وڵاتانی سێیەم کراون. ئەم ساڵیش لە ڕێکەوتی 1/1/2023 تاوەکو ڕێکەوتی 6/6/2023 تەنها 30 پەنابەری هەرێمی کوردستان و عێراق ڕەوانەی وڵاتانی سێیەم کراون. ئەم ئامارانەی سەرەوە ئاماژێکی تەواو بە سیاسەتی جیاکاری و نادادپەروەری و پشتگوێخستنی کەیسی پەنابەرانی عێراقی کە ڕێکخراوی ناوبرا و پەیڕەوی لێ دەکات و بواتە هۆکارێک کە بەو هۆیەوە سەدان خێزان بەهۆی چاوەڕوانی زۆر و سەختی ژیان و گوزەرانیان لێک هەڵۆشاونەتەوە. هەزارەها پەنابەریش لە ترسی دیپۆرتکردنەوەیان و لە تاو ڕزگاربوون لە چاوەڕوانی و ژیانی کوولەمەرگیان بە ناچاری ڕێگەی دەریای پڕمەترسی هەڵدەبژێرن بۆ گەیشتن بە ژیانێکی ئارام. بەو هۆیەشەوە دەیان و سەدان خێزان ڕوبەڕووی مەرگ و لە ناوچوون بوونەتەوە، دەیان پەنابەری ژن و منداڵ و پەککەوتا بێسەر و شوێن بوون. ئەم ساڵ کە 72 ساڵ بەسەر پەیماننامەی جنیفی 1951 تێدەپەڕێت، بەپێی ئاماری ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان زیاتر لە 110 میلیۆن مرۆڤ ئاوارەی ناوخۆ و دەرەوە بوون لە جیهاندا. بەشێکی زۆری ئەو وڵاتانەی ئیمزایان لەو ڕێکەوتنامەیە داوە نەک هەر پاشەکشیان کردووە، بگرا چەندین یاسای کۆنەپەرستانە و دژی پەنابەریان هێناوەتە پێشەوە، لەوانە زیندانیکردن و دیپۆرت، لێسەنەوەی مافی کار و بیمەی کۆمەڵایەتی و تەندروستیەکان، دوورخستنەوەیان لە سەنتەری شارەکان و ڕاگرتنیان لە دوورگە دوورە دەستەکان و کەمپ و گرتوخانەکان، جێگیرکردنیان لە شوێنە سەربازی و تەنانەت وەک تاوانبار مامەڵەکردن لەگەڵیاندا، پەرەدان بە مەیلی ڕەگەزپەرستی و هەڵاواردن. ئەوەی ڕوون و ئاشکراشە ئەو مرۆڤانە قوربانی دەستی شەڕ و میلیتاریزم و کێشمەکێشمی نێوان چەند جمسەری دڕندەی ئیمپەریالیستین کە لەسەر دابەشکردنەوەی بازاڕی سەرمایەی جیهانی لە نێوان خۆیاندا و بردننی بەشی زیاتر بۆ خۆیان کۆمەلگای مرۆڤایەتیان لە نێو ترس و دڵە ڕاوکێ و گێژاوێکی تاقەت پڕۆکێندا ڕاگرتووە
جەنگ و هەژاری و گرانی و بڕینی خزمەت گوزاریەکان سەدان هەزار کەسی کردوتە قوربانی و چارەنووسیان نادیارە. دەیان ملیۆن کەسیش ئاوارە و بێلانە بوون و بە شوێن پەناگەیەکی ئارامدا دەگەڕێن. ئەم هەڵسوکەوتەی ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان بۆ کاروباری پەنابەران لە کاتێکدایە کە خۆیان ئەو ڕاستیە باش دەزانن کە پەنابەرانی کورد و عراقی لە ژێر دەسەڵاتی دوو حکوومەتی گەندەڵدان و دەستەبەرکردنی ژیانێکی شایستە و پڕشکۆ ڕێگای سەختی هەندەرانیان گرتووەتەوە. بێکاری و جیاوازی چینراوی نەتەوە یەکگرتووەکان بۆ کاروباری پەنابەران لە کاتێکدایە کە خۆیان ئەو ڕاستیە باش دەزانن کە پەنابەرانی کورد و عراقی لە ژێر دەسەڵاتی دوو حکوومەتی گەندەڵدان بۆ دەستەبەرکردنی ژیانێکی شایستە و پڕشکۆ ڕێگای سەختی هەندەرانیان گرتووە. بێکاری و جیاوازی چینایەتی و نەبوونی حکوومەتێکی ناوەندی خزمەتگوزاری ڕۆژ بە ڕۆژنەوەی تازە و تاکی کورد بۆ ڕاکردن لە خاک و نیشتیمانی خۆی لە هەوڵدایە. بێکاری و جیاوازی چینایەتی و نەبوونی حکوومەتێکی ناوەندی خزمەتگوزاری ڕۆژ بە ڕۆژنەوەی تازە و تاکی کورد بۆ ڕاکردن لە خاک و نیشتیمانی خۆی لە هەوڵدایە.